دیفاع لە خەڵکی خەباتکاری ئێران بۆتە جیهانی. ڕادەی بربەریەت و وەحشیگەری نظامی ئیسلامی ئێران بە ملیۆنان ژن و پیاوی لە جیهاندا تووشی داخ و خەم و پەژارە کردووە. هەشتاکی بەرگریکردن لە ژینا گەیشتووەتە 100 ملیۆن کەس کە زۆر زیاترە لە کۆی ژمارەی دانیشتوانی ئێران. ڕوونکردنەوەی ئەوەی لە کۆماری ئیسلامی ئێراندا ڕوەدات کارێکی ئاسان نییە. زۆرێک لە گەنجان و نەوەی نوێ بە بێباوەڕیەوە دەپرسن چۆن لە چارەکەی یەکەمی سەدەی 21دا ژینا ئەمینی و ژیناکان محکوم دەکەن بە کوشتنێکی کارەساتبار تەنها بەهۆی دەرکەوتنی چەند تاڵەمووی سەری. زۆر زەحمەتە بە ملیاران کەس لە جیهاندا کە لەو ئاپارتایدە ڕەگەزیە لە ئێران و ئەو ئاستە لە دڕندەی و بربەریەتی ڕژیمی ئیسلامی تێبگەن. کێشەکە ئەوەیە کە چۆن لە سەدەی 21دا هێشتا حکوومەتگەلێک هەن کە سەر بە سەدە ناوەڕاستیەکان و سەردەمی جەهل و تاریکین. لەم ڕۆژانەدا بە ملیۆنان ژن و پیاوی شەریف لە جیهاندا بەو پەڕی بێباوەڕی و داخ و کەسەرەوە سەیری ئەو ئاستە لە بربەریەت و درندەیی کە حکوومەتی ئیسلامی ئێران نیشانیەدات و لەم نابەوەختیە مێژوویەی کۆماری ئیسلامی ئەڕوانن. لە پەیوەندی لەگەڵ کوشتنی ژینا دوو هێز لە ڕەهەندێکی ناوچەیی و جیهانیدا ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە. دوو هێز کە بەهای تەواو جیاواز و پێچەوانەیان هەیە. لایەنگرانی حکوومەتی ئیسلامی ئێران تەنیا لە بزوتنەوە تێرۆریستی و کۆنەپەرستە شیعەکان و ئەو چین و توێژە ئاینیانەدا کە سوودی مادیان لە حکوومەتی ئیسلامی بینیوە یان تێگەیشتنێکی زۆر نەریتی و توندرەویان لە ئیسلام و جلوبەرگی ئیسلامی هەیە بەرتەسک دەبێتەوە. تەنانەت هاوپەیمانانی سیاسی و هاو بەشە بازرگانیەکانی کۆماری ئیسلامی لە رووسیە و چینەوە بگرا تا چەند وڵاتی ئامریکای لاتین و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناتوانن تاوانەکانی حکوومەت دش بە ژنان پژڕاست بکەنەوە یان بێبەری بکەن. بە پێچەوانەوە زۆربەی هەرە زۆری خەڵکی جیهان هاوسۆزی و پشتیوانی خۆیان بۆ بنەماڵەی ژینا دەربڕیوە. بە سەدان گربوونەوە و خۆپشاندان لە زۆرێک لە وڵاتانی جیهان بە مەبەستی شەرمەزارکردنی ئەم تاوانە بەڕێوە چووە. ڕووماڵی میدیایی ناڕەزایەتیەکانی خەڵکی ئێران لە شاشەی تەلەڤیزیۆن و تۆڕە کۆمەڵایەتیەکانی جیهاندا بڵاوبوونەوەیەکی بێوێنەی بەخۆیەوە بینیوە. لایەنگرانی ژینا ویژدانی مرۆڤایەتی و خەبەر هاتووی ئەمڕۆی جیهانن و ڕژیمی ئیسلامی و لایەنگرەکانی سەر بە سەدە ناوەڕاستیەکانی مێژووی مرۆڤایەتین و سەر بە زبڵدانی مێژوون. هۆکاری بە جیهانی بوونی دۆزی ژینای ئەمینی و پاڵپشتی مرۆڤایەتی پێشکەوتن خواز لە خەباتی خەڵکی ئێران لە دژی بربەریزمی ئیسلامی لە داخوازی و دروشمە پێشکەوتن خوازەکانی خەڵکی کوردستان و ئێرانەوە سەرچاواگرێت. حکوومەتی ئیسلامی لە مێژووی پڕ لە شەرمەزاری 44 ساڵەی خۆیدا هەرگیز ئەوەندە گۆشەگیر و پەراوێز خراو نەبووە و ئەوەندە نەکەوتوەتە بەر نەفرەت و بێزاری. بێگومان لاوازبوون و ڕوخاندنی کۆماری ئیسلامی ئێران گورزێکی قورسە لە کۆنەپەرستی ئاینی لە ناوچە و جیهاندا. ڕەوتی تێرۆریستی و کۆنەپەرستی شیعە لە ناوچەکەدا توێژی بەکرێگیرا و ڕاندخۆری حیزبە ئیسلامیەکان ڕوخاندنی کۆماری ئیسلامی بە سەرەتای لە ناوچوونی خۆیان نەزانن. کۆمەڵانی خەڵکی شەریف و خەباتکاری کوردستان و ئێران لە تین و تەوەژمی پشتیوانی و هاوسۆزی معنەوی مرۆڤایەتی پێشکەوتن خواستی ئەگەن و هەستی پێیەکەن، هەروەک چۆن دەسەڵاتدارانی تاوانباری کۆماری ئیسلامی هەست بە گوشار و تووڕەیی و ڕق و کینەی جیهانی دژ بە خۆیەکات.